خۆی نابینایە بەڵام بەدەنگی دنیای گوێنەی لە خەیاڵی ئەما دروست کردووە. نیشانازی بوو بۆ من کە توانیم لەم بەرنامەیە خۆم ببینمەوە. تۆ لە چاوە دنیا نابینی بەداخەوە بەڵام لە چۆ دنیا بینی؟ من لە دڵمەوە دنیا بینم. خەڵک ناتۆتە دواوە لە بروی تۆ نەخۆشی نزیک نەبێتەوە لێو. جەماوەرم زۆرتر بووە. پرسیارە تەقلیدیەکە دیسانەوە کەمە. بە منی شەڵێ لەگەڵ دووگەڵاگاچوە. لە زیندانە لە شاری سلەیمانی بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە کە عەلاساس تۆشی لەگەڵا بووی. هەبووە برادرانی حکوومەتی هەرێم منیان نەخستایەتە ئەو سیارە و ئابە و شێوە سنوورداشمیان کردایەتەوە. ئیش بۆ ئیطلاعاتەکەی 4 ساڵ منیان لەم وڵاتە مەنع کرد. چ غەدرێکە بیر ناچێتەوە لە ژیانتە؟ وتیجا من دوای 26 ساڵ هەڵسم بێم لەگەڵ کابرایەکی کوێ ڕازەواجکەم با لەسەر چاو نەختێڵێ و تەڕکەم بە بانگی عەشقم گوێی فەلەک کەڕکەم. ئەگەر خوا بۆ یەک دەقە چاو باتەوە حەزەکەی چی پێ ببین؟ بە تەمای ژنی شەشەمیت؟ ئەگەر ئەو کەسە نەبێ هیچ کەس. 4 ئیبتیداییەوە ئەم خانمە تۆی خۆشەوێ هەتا ئێستا. من لە بیری ناکەم هەتا مردن. ئەیکە ئەوەنەوە خۆشەویست بۆچی دوای ئەو زەواجی ترێک؟ زانیم کە عاشق بۆ من هیچ ئەنجامێکی نەبووە و نابێت. تەمەنی دڵە چەنە؟ ئەگەر دڵم بێتە لام بڵێ تەسکەرم بەرێ تەمەنی 10 ساڵی بۆ نووس. فلك راس بيرو وبيخاف